بەپێیش بەبێ کار ئەسوڕێتەوە حکوومەت هیچ لێ نابچێتەوە بە خاڵی شارەکان هەن بەداخەوە دەبێتەکەی وەزیر لە کاتی خۆیە هەموو زۆربەی زۆر یەکێتەکانی هێنایە سەر جادە دژی وەستانەوە ئێمە هەتا ئیرادەی مامۆساما بێ زۆری نەمان تا زوڵمی موچەما بێ نامانەوێ بایکە بشکێنین نامانەوێ ئەم شەقامە چۆڵکەین بەڵام ئیتر فشارەکان وا ئەکەن لە هەنێ مامۆسا ترسە تێریە کۆی لەبوونە بەس ئەوانەشی کە دوجار ناچارە بن بەگەڕانەوە لە مەکتەبێک کاڵەوانەیە کەمینەیەک بمێنێتەوە ئەویش ناچارە بێت و پەرکێشە بێ بۆ ناو هۆڵەکانی خوێندن لەبەر ئەوە بە هەموو یاسایە بە هەموو قانونێ بە هەموو شەرعێ ئەبێ ماف و ئەرگ هاوتەری بێ لەکوێ مافت وەستا ئەبێ ئەرکیشت بوەستێ لەکوێ مافت دواکە و ئەبێ مافیشت دوا بکەوێ بەڵام ئەمە وڵاتی بێیاسایە ئێمە وەکو مامۆستا ئێمە وانەی بەها ئەڵینەوە وانەی یاسا ئەڵینەوە وانەی ئەخلاق ئەڵینەوە بەڵام بەداخەوە کە ملت پشتگیری نەکردین وشە سامانگێ دوو سێ دەژڵێتەوە ئێمە زیاتر لە ومن وەکو متقاعدە وەکو قانونشینە زیاتر لە 30 وشەم خوراوە دەستەی داپۆکی لە مافی فەرماندەرانمان ڕاگەیان بەو هیوایەی کە تەواوی چین و توێژەکانی تریش بە هەمان شێوە بێنە سەر خەت پاڵپشت بە ئێمە وەکو چالاکوانانی مەدەنی لێرەین بۆ پشتگیریکردن لە مامۆستایان و فەرمانبەران و داواکارین لە حکوومەت کە گوێ بۆ داواکاریان بگرێت لەبەرەوەی ئەمە مافی ڕەوای فەرمانبەران و مامۆستایانە بە تایبەتی مامۆستایان کە نەوەکانی ئێمە و نەوەکانی داهاتوو لەسەر دەستی ئەوان پەروەردە ئەبن بۆیە پێویستەکە بە هەموو شێوەیەک پشتگیری مامۆستایان و مافەکانیان بکەین.